بردنەوەی ئەکرەم ئیمامۆغڵۆ کاندیدی جەهەپە لە ئێستانبول وەکو دەوترێ بوومەلەرزەیەک بوو کە ڕەوشی ڕامیاری تورکیای هەژان و ئەردوگانی لە خەو ڕاچەڵەکان. ئێستا کە ئاکەپە ئەردوگان داوای دووارەبوونەوەی هەڵبژاردنەکان دەکەن و بوو چشخنە سەر ئەم پرسە نیاز حەمەد برایم لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە تۆرنتۆی کەنەدا لە گەڵماندایە. کاکە نیاز خۆش هاتنەوە بۆ بەڕامەی کورکونێکشن. ئەردوگان ئەمە یەکمین جار نییە داوای دووبارەبوونەوەی هەڵبژاردنەکان دەکات. چ شانسێکی هەیە خۆی و پارتەکەی ئێستانبول لە جەهەپە وەربگرنەوە؟ پێشەژی سلااو ڕێزم هەیە بۆ بەڕێستان و هەروها بینەرانی خۆشەویست. یعنی شانسی ئەردۆغان شانسی کەمە ئەگەر هاتوو ئێرهاب و تەزویر بەکار نێنێ بە شێوەیەکی زیاد لە پێویست. لە بیرمانە لە ساڵی 2015 دیسان لە حوزەیرانی 2015 نەیتوانی بەتەنیا حکومەت تەشکیل بکاتن کورد یاخود بڵێن هەدەپە هەشتا کورسی زیاتری هێنا، بۆیە وای کرد کە ناچاری کرد کە ئەو حکومەت تشکیل نکاتن و دووبارە ئینتیخاباتی پێشینە دەست پێ بکاتەوە. بەڵام پێش ئەو ئینتیخابات دەست پێ بکاتەوە لە تشرینی کە لە مانگی نۆڤەمبەر ئەنجامدا 2015 پێشەوەی بە مانگێک یەک لە کردەیەکی تیرۆریستی لە ئەنقەرە لە ناو هەوادارانی هەدەپە و ئەوانەی کە بانگەشەی هەڵبژاردننیە دەکرد ئەنجامدا و زیاتر لە 500 کەس شەهید و بریندار بوو. کاکە نیاز، ئەردوگان و ئاکەپە لە دووبارەبوونەوەی هەڵبژاردنەکانی ساڵی 2015 وەکو خۆت ئاماژەت پێ کرد بەرامبەر بە هەدەپە کە هێشتا نیشتنگەوەی یاخود کورسی بەدەستی نابوو بردیانەوە. ئەردوگان ئەم جارە چ جورە ئامرازێکی بەدەستەوەیە بۆ ئەوەی لە مانگی ئایندە لە جەهەپە بباتەوە؟ ئەمدەرە گۆڕاوە، ینی هەردوو مەرجەکە گۆڕاوە بەوەی کە ئۆپۆزیسیۆن یاخود بڵێن ئەو بەرەی دژە ئەکەپە مەهەپە بەرەیەکە یەکگرتووە. هەر دوێنێ پارتەکانی معارەزە ئەوەی کە تەنانەت کە کاندیدیان هەبوو پێشتر لە بۆ سەرۆک شارەوانی ئەستەمبۆڵ بڕیاریاندایە کە هەموو کاندیدەکەیان تەنها ئەکرەم ئیمامۆغڵۆ بیدن و پارتی سەعادەت کە لەستایەکی دەنگەکانی هێنا ئەو بە ئاشکرا ئیعلانی کرد کە دەنگەکانی خۆی دەداتەوە ئەکرەم ئۆغڵۆ و ئیمامۆغڵۆ و هەروەها هەدەپەش دووبارە ینی بڕیاریدایە دووبارە دەنگ کە 1,200,000 زیاتر دەنگدەری هەیە لە ئەستەمبۆڵ ئەویش دەنگ داتەوە کاندیدی جەهەپە. ئیمامۆغڵۆ دەڵێت لەو 19 ڕۆژێکە لەسەر کار بووە لە گەڕانی دەبە ناو ئەرشیڤەکاندا زۆر شتی بۆ دەرکەوتووە کە وەکو دەڵێت بەنیازە وەکو تەقەمەنی و جەبەخانە لە 23 مانگی 6 بەکاری بهێنێ. لەو بڕوایدا ئەو شتانەی بەدەستی کەوتووە یارمەتی لە بردنەوە بدات؟ بەڵێ بەتایبەتی لە مەلەفی گەندەڵی ینی یانبوونی بندیوار کە لای خۆمە بە بندیوار ناودەبردرێ بە دەیان هەزار کەس لە ئەکەپەیەکان لەسەر بەلەدیە دامەزراون و بەڵام بێکارن و هەروەها سەدان یاخود بڵێن هەزاران پرۆژە تەنها لە ساڵی 2018 وەهمیە، یعنی تەنها لە سەوەرەقەیە و بەس پارەکەی سەرکراوە. یعنی ئەوانە هەموو ئەو مەلەفانە هەموو کەوتوتە ژێر دەسەڵاتی ژێردەستی و پێشم وایە دەبێ بەکاری بێنێتن بۆ کوچێکی زۆر بەهێز بۆی ڕێگشتی. کاکە نیاز، داواکردنی ئاکەپە و ئەردوگان لە دووبارەبوونەوەی هەڵبژاردنەکان هاوکات بوو لەگەڵ سەردانەکەی ئۆجەڵان لەلایەن پارێزەرەکانیەوە. ئایا بەیەکەوە گرێدراون وەشیانی هەیە ئەمە کار بکاتە سەر دەنگدەرانی کورد یان ئەمەش شتێکێکە لە تاکتیکەکانی ئەردوگان؟ ئەوە تەکتیکە لە تەکتیکەکانی ئەردۆگان، بەڵام سەر ناگرێت چونکە ئەوەی کە کراوە لابردننی گۆشەگیری نییە تاواکو بتوانێتن ینی تەعاتفی کورد یان سۆزی کورد بۆ لای خۆی ڕاکێشێ، بەڵکو زیاتر کورد دەنگدەرانی هەدەپە زیاتر مقورتر دەکاتن لەسەر ئەوەی کەوا سزای بدەن چونکە ئەوان هێشتا ئەفرینیان لەبیر نەچووە. باشە. نیاز حەمەد برایم لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەڕامەی ئەم جارەی کورکونەکشن. سپاس بۆ